فەزڵی ئەسحابەکان و تابعین و زانایانی و ئیمامەکان و پێشەوایانی ئیسلام هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا ئەمڕۆ ئەبێ ئێمە فەزڵیان بزانین بەهۆی ئەوان و ئەو دینە گەیشتۆتە ئێمە ئەو دینە بە زنجیرە گەیشتۆ بە ئێمە ئەم لە ئەو لە ئەو لە ئەو هەتا گاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی ئەم زنجیرەیە کە گەیشتۆتە ئێمە ئەم دینە بەم زنجیر و سلسلە ئەمە بەڕاستی ماندووبوونی ویستووە ئەمە کۆششی ویستووە تەنانەت ڕوحیان ماڵیان سەروەت و سامانیان ماڵ و مناڵیان هەمووی کردوتە قوربانی ئەو دینە هەمووی کردوتە قوربانی ئەو بەرنامەیە بۆی بگا بە ئێمە دەی حەقە ئێمە دائیمەن دوعای خێریان بۆ بکەین بۆیە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە فێرمانەکە والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم دعاء مبكي يا ربي لمن خوش بي ولا أوانشي كلا بيش إيما أم دينيان قاندوا يا ربي لوانيش خوش بي دعاء بوكي بردوام ولا ظل ما نحيت شتيك نيلي برامبر بكسانك كوشش يان كردو بو أم دينا حقد بغض ظل ما نميني زانايك عالميك بيشوايك ئەم دینە ئەگەیەنێ با هەڵەیەکیشی بێ با هەڵەیەکیشی کرد بێ زۆر جار ئەو هەڵەیە لەبەر چاو تۆ هەڵەیە یعنی لەبەر چاو تۆ ئەو زانایە هەڵەیە تۆ وا ئەزانی هەڵەیە بەس لەوانەیە خۆی هەڵەش نەبێ دەی هەتا ئەگەر هەڵەیەکیشی کرد بێ تۆ ئەبێ حرمەتی زانایان بگری ڕێزیان لێ بگری براینە زانایانی ئیسلام یعنی دین هەر کەسێ بێ ئەدەبی بکات خوا پەنامان بدا و پەناتانیش بدا ئین شاء الله ئێوە لەوانە نیتان هەر کەسێ بێ ئەدەبی بکا بەرامبەر بە زانایانی ئاین بەرامبەر بە پێشەوایانی دین وەک ئەوە وایە بەرامبەر بە خوا کردوێتی بەرامبەر بە پێغەمبەر کردوێتی چونکە زانایان گەیاندویانە ئەوان هێناویانە ئەوان واریسی پێغەمبەرانن بۆیە ئێمەی مسلمان بە هیچ شێوازێک بەرامبەر بە زاناکانمان بێوەفا نیمە زانایانی خۆمانمان خۆش ئەوێ هەروەها مامۆسایانی مەکتەبمان ئەوانەی کە حرفێکیان فێر کردوین ئەوانەی لە ڕێڕەوی ژیانمانە لە قۆناغەکانی ژیانمانە ئەم مامۆسا بەڕێزانە ئێمەیان فێر کردووە هەر لە یەکی ئیبتیداییەوە هەر لە ڕەوزەوە حتا ئەو قۆناغی کە بڕیمانە لە خوێندنە ئەو مامۆسایانە حەقی ئەویان نییە شایستەی ئەوە نین ئێمە ڕێزیان لێ بگرین یعنی بەڕاستی ئەحمەد شەوقی ئەفەرمێ كاد المعلم أن يكون الرسول أفرمي براستي نزيك ما مستا نزيك لبيغمرانوا يعني بيامي بيغمراني بيغمري خواص الله صلى الله عليه وسلم خواب فيري كردوا اقرأ بخوينا وفيري كردوا النون والقلم وما يسطرون كيس النون والقلم وما يسطرون فيري إيماكا كيف فيري إيمي فير كردوا ما موسايان بويا ما مستا جي ريزة أبي إيما قد بوفانا بين برامبر ما موسا كان من حرشان يبلمان برز بي دسي أو ما موسايات هبوا اللوي كوا إيما أو بلا برزية بدز بينين إمام الشافعية فرمي الحر من حفظ وداد لحظة ومن أفاده لفظة أفرمي بياوي حر آزاد أو كسيا ك شاكي يك لحظة لبيرناكا وشاكي كسي فيرناكا كيك لفظي فير كردبي يك حرف فير كردبي أم لبيرناكا